کاک مەریوان سڵاو لێبێ. زۆر سپاس. کاک مەریوان باەخی ئەم جۆرە کۆڕووکۆبوونەوەانە سەبارەت بە خوێندنەوەی کتێب و شانۆنامە و ڕۆمانە کوردیەکان بە تایبەت لە پایتەختی وڵاتێکی وەکو ئێران کە لە بواری نووسین و بڵاوکردنەوە و هەروەها وەرگێڕانیشە شارەزایەکی باشیان هەیە و بەرەو پێشەچن کە لە ئاستێکی باڵادان. چۆن ئێوە بەڕێستان چۆن هەڵی دەسەنگێنن؟ بێگومان زۆر گرنگە چکە وەرگێڕان خودی پرۆسەی وەرگێڕانی کتێب بە هەموو ژانرە ئەدەبیەکانیەوە بوو کورتە چیرۆکە، ڕۆمانە، نۆڤڵێتەوە، شارنامەی هەموو بوارەکان زۆر گرنگە. پرۆسەی یەکەمی وەرگێڕان بۆ زمانی ئەویدی کە ئەوانیش ئێمە بخوێننەوە هەستێکی زۆر گرنگ و تایبەتە، بەڵام لەو تایبەتترەوەی بزانین کاردانەوەی خوێنەری ئەو وڵاتە و کللتوری تر چییەوە، چۆنە و چەندە پێشوازی لێ ئەکرێ، ئەویش لەسەر چەند ئاستێک. بۆ نمونە ئاستی میدیاکان بە تایبەت ڕۆژنامەکان خوێندنەوەیان بۆ ئەکرێ وە قسەیان لەسەر ئەکرێت، نووسینیان لەسەر دەبێت یان نا، ئەچێتە ئاستیەوەی ڕۆژنامەکان لەسەری بدوێن، چکە لە هەموو دنیاە ئاستێک هەیە بەرهەم بڵاو بێتەوە، ئەوە خانەی چاپ و بڵاوکردنەوە چاپێکات بڵاو بێتەوە بە زمانی جیان، بەڵام نابێتە جێگەی لێدوانی هیچ نەشریاتێک هیچ بڵاوکراوەیەک. ئاستێکی ترەیە بە خوێنەرە کە خوێنەر پێشوازی لێ ئەکا و ئەوەش بۆ خۆی ئاستێکی گرنگە. خوێنەریش کە ئاستی جیاوازی هەیە لە ئاستی جای خوێندنەوەی بۆ بەرهەمە ئەکات. و ئاستێکی زۆر پسپۆڕیتر تەخەسوسیتر ئەوەیە کە نخبەی گرنگی ئەو بوارە ڕەخنەگران بۆ نمونە کۆڕی بۆ گرن و قسەی لەسەر دەکەن و ئەوەش ئاستێکی گرنگترە کە زۆر گرنگە کە نخبەی ئەو وڵاتە هەر کللتورێکی قسەی لەسەر بکات. بۆ نمونە ئێستا ئەم بەرهەمانەی کە من لە ماوەی چارەکە سەدەیەکا کە خەریکی کاری وەرگێڕانیانم لە قۆناغی نەوجەوانیەوە بۆ زمانی فارسی و خۆشم ژیانم لە تاران بۆ لە زۆربەی شارەکانی ئێران گەڕاوم لەگەڵ بەرهەمەکانە، بێگومان بەلام و بایەخێکی زۆر گرنگی هەیە و پێمان مێژووی ئەدەبیات مێژووی ئەم چەشنەکارکردنێ لە دنیاە، ینی وەرگێڕانێکی هەڵبژاردنێکی باش لە زمانەکەی خۆتها، اختیاری زۆر باش وەرگێڕانی و بە زمانێکی باش و باڵا دەستبوون بەسەر هەردوو زمان و هەردوو کللتورەکە و دواتریش بە شێوەیەکی باش پەسەندکردنی لایەن خانەی چاپ و بڵاوکردنەوە کانەوە. بۆ نمونە بێگومان دەزانی لە وڵاتی ئێرانە وەکو زۆر لە وڵاتە عەرەبیە پێشکەوتۆکانیان زۆر لە وڵاتانی ڕۆژ ئاوایی ناشریش ئاستی جیا هەیە، چ خانەی چاپ و بڵاوکردنەوەیەک لە ئەو هەزاران دارە نەشری کە لە ئێرانە هەیە و کام پەسەندەکە کام هەڵەبژێری کامە بێتە قاوەنی ئەوەی کە بەرامەکە پەسەندکا بۆ چاپ. هەموو ئەمانە گرنگن تا ئەوەی کۆڕ و کۆبوونەوەکان و کاردانەوەی ڕەخنەگران و ئەو ئامادەبوانەی کە بۆ کۆڕەکان ئامادە بن کۆڕی ڕەخنە و لێکۆڵینەوەکان، ئەوە ئاستێکی زۆر باڵاترە کە دەرەنجامی کارەکەت ئەبینی، دەرەنجامی ئەختیاریت ئەختیارێکی زۆر سەرکەوتوو بۆ وەرگێڕان لە زمانی خۆتەوە بۆ ناو ئەو زمانەی دی و هەروەها ئاستی وەرگێڕانەکەت و ئاستی بەرهەمەکەش لەوێ دەرەکەوێت زیاتر کە لە ئاستێکی باڵات لە ڕەخنەگران و نخبەی پلەیەکی ئەو کلتورە دێن قسەی لەبارەوە ئەکەن. ئاستێکی زۆر گرنگە و بێگومان جێگای باەخێکی زۆر زوو. کاک مەریوان، هەڵبژاردننی شانۆنامەی بۆ دۆزەخ ئەی بێگوناهان لەسەر چ بنەمایەک بوو؟ ڕاست بڵێم بەرهەمەکە پێشوەخت وەرگێڕاوە، ینی چاپرا بوو بە زمانی دایکی خۆمان بە کوردی و من خوێندبوومەوە بزانم چییە، ئەوە بەرمەبنای هەندێک فێڵ و باوەڕ و ڕوانینی هوەری لە شانۆنامەکە ئەدیبێتم نەبووە، چونکە پێشوەخت من ئاگادار بووم کە کاک بەختیار خەریکی نووسینی دەقێکی وایە وەکو چۆن پێشینەیەکمان هەبوو لە ڕۆمانەکاندا کە زۆر جار بۆ نمونە دەریاس و لاشەکان یاخود ڕۆمانەکانی تر کە وەرم گێڕاون بۆ سەر زمانی فارسی ڕۆمانەکانی تی کاک بەختیار جاری وا بووە فەسڵ بەشی ناردووە خوێندومەتەوە و دەستم کرۆ بە وەرگێڕانەکەی، چونکە پێم وایە بەختیار چووەتە دەستی ئەو ساڵانێکی زۆرە کە من لە مناڵیەوە لە نەوجوانی و بەرهەمەکانی کاری بە وەرگێڕانی بەرهەمەکانیەکەم بۆ سەر زمانی فارسی
ئیدی لەوە گوزەراوە کە بەرهەمەکە بکاتە بازاڕەوە و بیخوێنینەوە و بڵێن هەندێک تایبەتمەندیم لەو بەرهەمەیە دی بۆیە وەرجێڕانم بۆ کرد بۆ فارسی. ئەم شانۆنامەیە من بڕیارە مابوو وەرجێڕانی بۆ بکەم کە بۆی ناردم بیخوێنمەوە بە خۆشحاڵیوە کە ئەم خوێندەوە ئەو چاوەڕوانی کە هەم بوو لێی لە ڕووی ئاستی هونەریەوە، لە ڕووی ئاستی فکریەوە، لە ڕووی سترۆکچەری شانۆنامەکە. بەهەرحاڵ من لە مناڵیەوە دەرگیرم لەگەڵ شانۆوە لە ئێرانەوە، نووسینم زۆرە لەسەر شانۆوە، شانۆی زۆرە بینم لە ئێراندا دەربارەی شانۆکانم نووسیوە بە کوردی بە فارسی. نمایش هەبووە خۆت ڕۆڵت یادیوە دەقی خەڵکی تر بووە جیاواز لەوانەی کە من وەرجێڕانم بۆ کردووە وتارم دەستنووسیوە، ینی زیاد لە 20 ساڵە لە بواری نووسین لە پەنای کاری لە کوردی بۆ فارسیوە کاری ڕخنەی شانۆیشم کردووە. لەبەرەوە کاتێک کە خوێنمەوە هەستم کرد ئاستێکی باڵای هونەری هەیەەوە، ساختارێکی بەهێز و درامێکی بەهێز لەم نمایشە هەیەەوە، وەک زۆربەی ئیشەکەی لە ڕووی فەلسەفی و فکریەوە بنیادێکی بەهێز لەناو ئەم شانۆنامەیە هەیە. بە خۆشحاڵی و پێشەوەی کوردەکەی بڵاو بێتەوە من وەرم جێڕا بۆ فارسی و پێشکەش بە دارەنەشەکەم کرد وەک چۆن پێشووتر وەک ڕۆمانوس ناساندە بووم، دواتر وەک شاعیر شێعرەکانیشیان پەسەند کرد و شێعرەکانیشیان بەلاوە پەسەند بوو، دواتر وتارە تیۆری و فکریەکانی تەرجمە کردووە، ئەوانیشیان هەر پەسەند کردووە. بە منش خۆشکە بۆ یەکەم جار شانۆنامەکەم یایە خانەی چاپ و بڵاوکردنەوەکە بەرهەمەکانی تری چاپ کرد بوو، بە خۆشحاڵی و پەسەندی کرد و خەبیرەکانی یاخود بڵێن شارەزاکانیان پێوا بوو لە ئاستێکی زۆر باشایە و ئەم نووسەرە دیارە وەکو زۆر داهێنەری گەورەی دنیا بۆ نمونە میلان کۆندێرا لەم ڕۆژانیا کۆچی دوای کە ڕۆمانوسی گەورەی بەڕەگەزشێکی کە ڕۆمانوس بوو، تیۆریسێن بوو، تاری ڕخنەیە بوو، شانۆنامەشی هەبوو بۆ شانۆنامەکانیشی لە ئاستی ماریۆ بارگات. کاک مەریوان هاوکات ئەم شانۆنامەیە لە سلێمانی لەلایەن کۆڕی شانۆی باوە نمایی شەکرێت، ئەمە بەڕێکەوت بوو یان جۆرێک لە هاو ئاهەنگی لەگەڵ بڵاوکردنەوەی کتێبەکەدا بوو لە ئێران؟ نەخێر بە دڵنیا و ڕێکەوتێکی تیا بووە، ینی بەرنامە بۆ داڕێژاو نەبووە، چکە ئێمە لە ئێران پێش ئەوەی کتێبەکە بڵاو بێتەوە دەرێنەرێکی زۆر بە ناوبانگ ئەیویست دکتۆر فارس باقری مامۆسای زانکۆ شانۆنامەنووس ڕەخنەگر و لێکۆڵەری بتوانە بەتەما هەبوو کە مۆڵەتی وەرگێت و نەمایشی بکایانی بۆ نمونە 2 ساڵ لەمەوە پێش هەبوو نمایش بکرێ، بەڵام بەداخەوە بەهۆی سانسۆر لە ئێران مۆڵەتی وەرنەگر بۆ ئەوی بێتە سەر تەختەی شانۆ مۆڵەت بان بێت نمایش بکرێت. حتا پێش ئەوەی کوردەکەی چاپ بێ ساڵێک زیاتر ئەم شانۆنامەیە و تێبیش ڕەفزەکرا لەوەی کە سانسۆری داری سانسۆر و چاپ بکرێت. لەبەرەوە لە ساڵی دووەمە دوای ساڵێک چاوەڕوانی مۆڵەتی وەرگرت، ئێستش کە کتێبەکە چاپ بووە چەند دەرهێنەرێکی بەتوانا و زۆر گەورەی ئێرانی بە ڕێگای جیا هەوڵیان ناوە مۆڵەت وەرگرن، چونکە لە تارانە خۆتەزانی وانیە کە ئەگەر دەرهێنەرێک ئێستا وەک کۆڕی شانۆی با ئەوێ ئیش لەو کاریان بکە، ئیدی هاوکات کەسێکی تر نەتوانێت ئەو کارە بکات، نا هاوکات چەند دەرهێنەر ئەتوانێت بخەنە سەر تەختەی شانۆ، بەڵام بەداخەوە لەو سێ دەرهێنەرە هیچ کامیان لەو 2 ساڵەیە چ پێش چاپبوونی کتێبەکە چ پاش چاپبوونی کتێبەکە نەیانتوانێت مۆڵەتی وەربگرن و نمایشەکە بێتە سەر تەختەی شانۆ. هیوادارم بکرێ لە پاییزە لە کۆتایی ساڵ یاخود ساڵی ئایندەیە زۆر بۆم گرنگە، چونکە زۆر باس لەسەر سینۆگرافیای کارەکە بیرۆکەکانیانم بزانیوە، چونکە هەروە لە ڕاستیە مۆڵەتم نایەوە وەکو کوردستان نییە کاک بەختیار ڕەنگە دەستکراوە بێ ئاسان بێ یان ناچار بێ لەوەی کە دەرهێنەری باش زۆر کەمە یا ئەگەر گروپێکی وەکو کۆڕی شانۆی با ناویان هەیە وەکو ئەختیارێک یا وەکو تەنیا ئەختیارێک بیبیدێتەوە مۆڵەت با. بەڵام من لە وەکو وەرجێڕی کارەکە حەقی ئەوەم هەبووەوە هەیە، زۆر گروپ داوای کردووە، زۆر دەرهێنەر داوای کردووە و زومەیەکی باش کارنامەیەکی باشیشیان هەبووە، بەڵام ئیجازەم نەیەوە بە سێک لایەنم ئیجازەیەوە کە ئەوانە زۆر زۆر خەڵکی گەورن، ینی ئەتوانن کاریگەری ینی ئیشی داهێنەرانە بکەن لە نمایشەکەیە
کارەکانیانی پێشویانم دیوە و گفتوگۆی زۆربان کردووە بەرهەمەکانیانم خوێندووەتەوە شانۆنامەی ئەو کەسانە دەرهێنانەکانی تریانم دیوە و ئەو ڕخنە زۆرانەی لە ستایشی بەرهەمەکانیانە نووسراوە ئەمەوە ئەکا تۆ لێرە دەستکراوەتر بی وە گروپەکان بێنی هات زۆرتر بن هەموو شەوێک هەشتا نمایش ئەچێتە سەر تەخت ینی نمایشێک دووبارە ناکەی ساڵا ئەزانیت شەشە مانگی یەکەم هۆڵەکان کام نمایشانن شەش مانگی بۆ کامانن شارێکە هەشتا نمایشی کابە پێ هەموو شەوێ بێگومان لە ئاستی جا دەرهێنان نمایشی جیاواز ئەبینین لەبەرەوە دەستکراوەتر سپاس کاتەکەمان کۆتایی هات دەستە خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانە.